بەڕێزان کە خوای گەورە ناوی لەو شەوە پیرۆزە نایە لەیلەتول القەدر بە چەند شێوەیەک لێک درێتەوە. یەک لە شێوازەکان ئەوەیە کەوە تەقدیر دەکرێت لەو شەوەدا، وەکو خوای گەورە لە سوورەتە دوخان دەفەرمی فیها یوفرق كل أمر حەکیم. ئیتر خوای گەورە سوبحانەهو وتەعالە چەند تەقدیرێکی ئەزەلی هەیە کەوا 50,000 ساڵ پێشی دروستبوونی ئارد و ئاسمانەکان خوای گەورە هەموو شتێکی نووسیتەوە. لە دوایەوەی تەقدیرێکی حەولی هەیە، تەقدیرێکی عمری هەیە. کاتێکەوە ئێمە لە ناو ڕەحمی دایکمانین خوای گەورە فەرمان بە مەلایکەت دەکا ئەو شتانە بنووسی لە ژیانی و لە مردنی و هەروە لە ڕزقی و هەروە ئایا شەقیون ئەم سەعید و هەروە تەقدیرێکی حەولیمان هەیە. ئەویش کە ساڵانە لە شەوی قەدردا خوای گەورە سوبحانەهو وتەعالە عینی تەقدیری ئەو ساڵە نووسیتەوە و تەقدیرێکی ڕۆژانەشمان هەیە وەکو دەفەرمی كل يوم هو في شأن. خوای گەورە هەموو ڕۆژێک سبحانه وتعالى تقديري أو روجا دكا يتن هموشي مطابقي يرتين بلام أويك وما بس بريزان أو تقديري كليلة القدر ذكريتن خواي جور سبحانه وتعالى لو صالدا سرود ذاتن يتن ذكريه هنديك شت هي خواي جور لاي معلومة أقرأت عبادات بكي دعاء بكي بوشوي لو خواي جور بصلحي لو أنا خواي جور سبحانه وتعالى هندي شت كلا ستنسي أقروا بكي لا رزق لا أزلت دوران كاري بسر داديتن ئیتر هەوڵ بدەین دوعاچی زۆر لەو شەوەدا بکەین کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە ئەوەی خێر و چاکەی دنیا و قیامەتە خوای گەورە لە بۆمان لەو ساڵەدا بڕیار بدە.